لە سەروبەندی هەڵبژاردنەکانی عێراق و کوردستانە ناچارە بێت باسێکی هەڵبژاردن بکەین. ئەگەر دیقەت بیت هەموو محاولە ئەکەن ئەمەمان بۆ بخڵقێن. تۆ دەنگت هەیە، تۆ ڕەنگت هەیە، تۆ ناوت هەیە، لە ئەخیریشا ناوەکانی تۆ هەمی بە قوربانی کلیکێکی کۆمپیوتەر دەبێ. بەڵام ئەو کەسی کە تۆ سەوتەیی تێ، ئەو کەسی تۆ دەنگێی تێ، ئەو کەسی تۆ شایەتی بۆ ئەدەیت ئەڕوات و دوای خۆت نازانی چیەکە. لەبەرەوە مەسوولی بەرامبەر خوای گەورە بزانیت ئەم دەنگە و بۆ شۆ و بۆچی ڕۆیشت. لیستێکی باڵاترمان هێناوەتە خزمەتی جەنابتان کە نەک بۆ انتخاباتی داهات و بۆ هەموو انتخاباتەکان، بۆ نەک ڕۆژێک لە 4 ساڵێکە، بۆ هەموو ڕۆژەکان، نەک بۆ ڕۆژەکان، بۆ هەموو شەوەکان، نەک بۆ ئەوانی کە مافی دەنگیانیان هەیە، بۆ ئەوەی کە مافی دەنگانیشیان نییە. ئەمانە هەمووی بگرێتەوە. ئەمە لیستێکە کە ئەڵێین لیستی ژمارەیەک. لە سەروبەندی هەڵبژاردنەکانی عێراق و کوردستانە ناچارە بێت باسێکی هەڵبژاردن بکەین. بەڵام بەو مەفهومەی من تێگەیشتوم و لەو ڕوانگەیی کە من ئەمەوێت، ئەویش بە ناونیشانی دەنگ بدە بە لیستی خۆت. لەوانەیە ناونیشانەکە بۆ خۆی سیر بێ، خەڵکی مێشکیان لەمە پڕ بووە لە هەموو کەناڵەکانە دەنگ بە لیستی ئێمە، دەنگ مەدە بە لیستی فڵان، دەنگ بە لیستەکەی خۆت، دەنگ بدە بە حەق، دەنگ بدە بۆ لیستەی کە مافەکانت بۆ ئەسەنێتەوە، دەنگ بە بەو لیستەی کە دیفاعت لێەکە، دەنگ بە بەو لیستەی کە دەنگەکەت نادۆڕێنێ. دەنگدان شایەتیەکە، لەبەرەوە شایەتیەکە لە کات و شوێنی خۆیان بۆ کەسی گونجاو بە. بۆیە ئەمڕۆ ئێمە هاتووینەتە خزمەتتان لیستێکی گەورەتر، لیستێکی شایستەتر، لیستێکی باڵاترمان هێناوەتە خزمەتی جەنابتان کە نەک بۆ انتخاباتی داهات و بۆ هەموو انتخاباتەکان، بۆ نەک ڕۆژێک لە 4 ساڵێکە، بۆ هەموو ڕۆژەکان، نەک بۆ ڕۆژەکان، بۆ هەموو شەوەکان، نەک بۆ ئەوانی کە مافی دەنگیانیان هەیە، بۆ ئەوەی کە مافی دەنگانیشیان نییە. ئەمانە هەمووی بگرێتەوە. ئەمە لیستێکە کە پێی ئەڵێین لیستی ژمارەیەک. خۆشەویستانم، لیستی ژمارەیەک بریتیە لەو لیستەی کە لە ناو دووتوی خۆیان، لە ناو چوارچێوەی خۆیان کۆمەڵە کاندید کۆکاتەوە. لە سەروی هەموویانەوە کاندیدی ژمارەیەک قورئانە، کاندیدی ژمارە 2 سنەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، قولی عولەمایە، تەفسیرە، فقهە، سیرەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ژیانی هاوڵانە. ئەم لیستە بە دڵخۆشی و بە شانازیە وەڵین ئەگەرتانەوێت دەنگەکانتان نەدۆڕێ، ئەگەرتانەوێت دەنگەکانتان لە شوێنی خۆیان بەکار بێ، دەنگ بن بەم لیستە. تەنها و تەنها ئەم لیستە لە بەرچاوتان بێ لە کاتێکا دەنگەدەن، لە کاتێکا چنە پێشەوە. با ئەم لیستە تێکەڵی هەموو ژیانتان بێ، تێکەڵی هەموو حەیاتتان بێ. خۆشەویستەکەم، تۆ زاتێکیت، مستەقیلیت، گەورەی لای خوای گەورە. بۆیە خوای گەورە بە مستەقیلی دروستی کردویت، بە گەورەی دروستی کردویت. ئەگەر دیقەت بیت هەموو محاولە ئەکەن ئەمەمان بۆ بخڵقێن. تۆ دەنگت هەیە، تۆ ڕەنگت هەیە، تۆ ناوت هەیە، لە ئەخیریشا ناوەکانی تۆ هەمی بە قوربانی کلیکێکی کۆمپیوتەر دەبێ. لە ئەخیریشا ناوەکانی تۆ هەمووی ئەچێتە هەک بۆ گیرفانی کەسێکەوە کە نازانی بۆ دنیا و قیامەت چی لەو سەوتاناکە، نازانی پاشە ڕۆژی ئەم کەسە بەرەو چوو ئەڕوا. مەسئولیاتێکە بەرامبەر خوای گەورە دەرێ بڕیت. عومەری کوڕی خەتاب لە کاتێکە لە دوای ئەبوو بەکر خلافەتی بۆ بەجێما، وتیان ئەبوو بەکر تۆ ئیستاکێنە دەڕۆیت و فەرمووتە دوای خۆم با ئەبوو بەکر با عومەر خەلیفە بێ. عومەر پیاوێکی توندە، لەوانەیە زوڵم کە، لەوانەیە لە سنوور دەرچێ. فەرمووی چی جوابی خواییتەوە ئەگەر خوای گەورە لێی پرسی بۆ عومەرت دانا لە شوێنی خۆت؟ فەرمووی ئەڵێم خوایە من کە عومەرم بەجێهێشت بە پاکی بەجێم هێشت، بە چاکی بەجێم هێشت، بە ئیمانەوە بەجێم هێشت، بەڵام نازانم دوای خۆم چی کردووە. بەڵام ئەو کەسەی کە تۆ سەوتەی تێ، ئەو کەسی تۆ دەنگێی تێ، ئەو کەسی تۆ شایەتی بۆ ئەدەیت ئەڕوات و دوای خۆت نازانی چیەکە. لەبەرەوە مەسوولی بەرامبەر خوای گەورە بزانیت ئەم دەنگە و بۆ شۆ و بۆچی ڕۆیشتووە. مۆزوعی من ئەمە نییە، هیچ کاتێک باسی من ئەمە نییە. باسی من لەمە گەورەترە خۆشەویستەکەم. ئەڵێم دەنگ بە لیستی خۆت،